هۆیەوەی هەر هەوڵێکی داگیرکاری یا سنوور بەزاندن بۆ سەر هەرێمی کوردستان ئەوە پێشێلکردنی سنووری هەم هەرێمی کوردستان و هەم عێراقە بەبێ بە کۆدەنگیەک بە هەم عێراق سوڵتای عێراقی هەم حکوومەتی هەرێمی کوردستان کۆدەنگیەک بوو هەبێ بۆ ئەو ڕوبەڕووبوونەی ئەو داگیرکار و پێشانکاری و ئەو بردمانە لە ناکاوانە کە بۆ خەڵکی سفیلە زیاتر نەک بۆ ئەو کەسانە کە بەدوایانە خۆی تەنها بە یەکدەنگی ئەو ئیشە ئەکرێت ئەبێ بە کۆدەنگی هەموو حیزبەکان و هەرێمی کوردستان و حکوومەت و دەسەڵات تەئکید ئەوە شتێکی بێگومانە بەڵام ئێمە هەتا ئێستا خۆیشمان دەستمان لە پارچە پارچەبوونی خۆمانە هەیە ئەگەر کۆدەنگی هەبێ و یەکدەنگی و خەباتەکەمان یەکخرێ هەموو شتێکمان پێ بە بیانووی شتی تریە بەڵام ئەوان یەن خەڵکی سڤیل و مەدەنی و لادێکان بردمانە کرێ ئەوان زەرمەند دەبن ئەوە ئیلا بە ئەبێ هەم سوڵتای عێراقی هەم هەرێمی کوردستان هەوڵێکی تەواو بۆ ڕاگررتنی ئەو بە هەر شێوەیە بێ بە قوربانی دانیش بێ ڕێ لەو حاڵەتە بکیت طبعاً هەموو بردومانێک بۆ خاکی هەرێمە کرێت لە لای هەر داگیرکارێکەوە بێت چ تورک بێت چ فارس بێ بەڕاستی من وەک هەر هاوڵاتێکی تر یعنی هەر هاوڵاتێ بگری لەم هەرێمی کوردستانە مەگەر کەسێک هیچ ئینتیمایەکی نەتەوەی و نیشتیمانی نەبێ نیگەرانە بەو بردومانانە بەو بردومانانە پێمانەڵێکەوەیەوە ئەمانەوێت سیادەتان نەبێەوە سەروەری و سربەخۆییتان نەبێ هەر کاتێ بمانەوێ هەڕەشین بۆ سەر گیان و ماڵی ئێوە ئەمەش بە یەک شت بەرپەرچە درێتەوە بە هەماهەنگی نێوان خەڵک و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی پێویست نەبووە لە ئاست هیچێکێ لە بردومانەکانی ئێران و تورکیا ڕۆژانە بردومانەکرێ خەڵکی سیڤیلمان لێ کوژێ حکوومەتی هەرێم هیچ کاردانەوەیکی ئەو تۆی نییە بەپێی پێویست نییە لە ئاستا هاو نیشتیمانیانی خۆی ئەمەش جێگەی داخەوە خەڵک بۆیە متمانەی لەق بۆ بەم دەسەڵاتە کە ئەزانێم دەسەڵاتە خاوەنی ئەو نییەوە خەمی لێ ناخواوە ئەوە تا ڕۆژانە لێمان شەهید دەکرێەوە ماڵ و مڵکمانە سووتێنرێ بەدەستە و داگیرکەرانە حکوومەتی هەرێمیش بەس تەماشاکارێکە و هیچێکی تر ئەمە بێزگەلەوەی حکوومەتی عێراقیش کە ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراق تا ئێسەیش حکوومەتی عێراقیش بە هەمان شێواز خۆی ڕێخۆشکەرە و گڵۆپی سەوزێڵ کردەوە بۆ داگیرکەرانە و هیچ سیادەیەکی نەماوە ئەکرێ بڵێن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بە هەردوو لا متەوەڕێتن لەو تۆبارانە ئەو تۆبارانە تەنها داگیرکەرەکان نایکەن بەڵکو ئەگەر گڵۆپی سەوزی ئەمان نەبێ بە دڵنیاییەوە سوپای تورک ناتوانێت بێتە ناو خاکی هەرێمی کوردستان بە ئارەسووی خۆی پیاسە بکە و بگەڕێ و ڕاوە دووی شۆڕژێڕان بکە و خەڵک بکات لە وڵاتە ئەرکی وڵاتیانەوەی فشار لەسەر حیزبەکانیان بکەن حیزبەکانیان هەڵوێستیان هەبێ حیزبەکانی ژەتوان دوجار فشار بکەن لەسەر حکوومەت هەڵوێستێکی هەبێ هەڵوێستێکی ئەوتۆ هەبێکەوە ڕێگری بکە لەم بردومانانە بەس تا ئێستا بەداخەوە خەڵکی ئێمە نەگەشتێتەوە ئاستە لە ڕۆشنبیری کە ئەوەندە هەستی نەتەوایەتی و نیشتیمانی بەهێز بێت تا کۆدەنگێک دروست بێ ئەو بابەتە بکە ئومێ دەکەین کۆنگرەی نەتەوەیی کورد و هەر هەوڵێکی تری لەم چەشنە هۆکارێک بێ بۆی ئەو ڕای گشتێ بجۆڵێنێ بۆ ئاراستەیەکەوە چیتر ئەم بێحورمەتیانەی و داگیرکەرانەیەکەن قبوڵی نەکەین نایەوە ئەو حیزبانی لە هەرێمی کوردستان هەتا ئەو حیزبە تەقلیدیانە هەتا ئێستا بچووکترین بەرژەوەندی خۆیان ناکەنە قوربانی گەورەترین بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی ئەمەش خاڵی لە سەروەستانە کە بۆچی خەڵک بەردەوامیشە لەگەڵیان ئەمە پێویستی بە توێژینەوە و لێکۆڵینەوەیە کە بکرێت لەسەر ئەو خەڵکەوە لەسەر سروشتی حیزبەکان.